ئەمڕۆ سیدەی 2021 لە هۆڵی مۆنومنتی شەیدانی هەڵەبجە پانێڵی دیداری هەورامی بۆ بەناوی مامۆستا عوسمان محەممەد هەورامیەوە بەڕێوە بین. ئەلبەتە بیرۆکەیم کارە لە دوایەوە هاتکە ڕێکخراوی نووسکۆ هەورامانی خستە شوێنەوارە کولتوریەکان و خستە لیستی شوێنەوارە کولتوریەکان و ئێمە هەوڵماندا کە دیدارێک لەسەر ئەدەبی هەورامی بکەین بۆەوەی بیسەلمێنین کە هەورامان تەنها ئەوە نییە کە ئێمە بە کڵاش و بە جلوبەرگی شاڵ و ئەوانە بیناسینەوە، بەڵکو هەورامان خاوەنی ئەدەبیاتێکی قوڵ و گەورەیە و بە خۆشحاڵی پانێڵا بەڕێوەچێ میوانەکانمان بەشێک لە توێژەران لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون، بەشێکیان لە کوردستانی باشوورەوە بەشدارن و لە شارە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە میوانی تایبەتمان هاتووە و پانێڵەکان ئێستا دەستی پێکردووە و لە ناو تۆژینەوەکانە باز لە گرنگی ئەدەبی هەورامیە کرێ لە ئەفسانەوە هەتا شعری سوریالیزمی نوێی هەورامی کە ئێستا نخبەی گەنجی هەورامی بۆ شێوازان و ئێمە هەوڵەین لە ڕێی باسکردن لە ئەدەبی هەورامیەوە باز لە ئەدەبی کوردیش بکەین کە ئێمە ئەگەر لە ڕابردوودا لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەسکەریەوە نەمانتوانی بێ خاوەنی شانازی و دەستکەوتی گەورە بین، بەڵام لە ڕووی ئەدەبیەوە خاوەنی ئەدەبێکی قوڵ و گەورەین کە ئەدەبێکە لە ڕاستیە ئەکرێ زیاتر وەربەرێنانی تا بکرێ، زیاتر قسەی لەسەر بکرێەوە، زیاتر بخرێتە بەرباس و لێکۆڵینەوە. بۆیە جۆرە دیدارانە بایەخیان لەوەدایە بەڕاستی ئێمە هەتاوەکو ئێستا مێژوویەکی ڕاستەقینەمان نییە بۆ سەرەتای شتەکانمان، لەبەرەوە لەوە ئەنجامی توێژینەوەی وال بکا مێژووی شێعری کوردی کەمێک کۆنتر بڕاتر بۆ مۆسیقای ژەر بەو جۆرە، بۆ نووسینی ژەر بەو جۆرە. هیوادارم کە ئەم پانێلە پانێلێکی پڕناوەڕۆک بێت بۆ هەموو لایەک و ئەو کەسانەی کە پەیوەندیدارن بەم بابەتە لێرە دانیشتوون حەزم کرد ئەو ڕوونکردنەوەیە پێشکەشی ئەوەی بەڕێز بکەم. ئەویش دوو ئاراستە بۆ ئەم بابەتە کار دەکات. ئاراستەیەکیان بە شێوازی سەلماندنی ئەوەی کە شێوەزاری گۆران، فەرهەنگ و کللتور و مێژووی کۆنی گۆران، مێژووی دەوڵەمەنی ئەدەبی گۆران یەکێکە لە شێوەزارە ڕەسەنە دەوڵەمەنەکانی زمانی کوردی، زمانی نەتەوە. ئێمە لە وەزارەتی ڕۆشنبیری و بەشێکی سەرەکی لە ڕۆشنبیران و نووسەران و ئەدیبان و لێکۆڵەرەوان و هونەرمەندان و بەگشتی ڕۆشنبیران بەو ئاراستەیە کار دەکەن کە لای هەمووشمان معلومە کە هەورامیەکان خۆیان بە کوردی ڕەسەن دەزانن، خۆیان جیا ناکەنەوە لە هەرێمی کوردستان و لە نەتەوەی کورد. ئەم بابەتە بەجێ منێڵم بۆ ئەو کەسانەی کە پەیوەندیدارن بەو بابەتەوە و خەبیری ئەم بوارن. بەڵام لەگەڵ ئەمەشدا ئاراستەیەکی تر هەیە بۆ دابڕینی هەورامان لە نەتەوەی کورد یان لە کوردبوون و کوردایەتی. ئەم ئاراستەیە بەشێک کەم لە ڕۆشنبیرانی ئێمەیان سەر لێ تێکداوە، یان ڕۆشنبیرانی ئێمە ڕەنگە هەستیان بەوە نەکرد بێت کە ئەمە دەستی لە پشتە